بەناوی خی گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست مەکتەبی سیاسی پارتی یەکێتی لە شاری هەولێر کۆبوونەوە دوای کۆبوونەوەکە ڕایگەیاند بە پرۆژەیەکی هاوبەش و شاندێکی هاوبەش دەچن بۆ بەغداد داواشیان لەلایەنەکان کرد بێکەوە بڕۆن بۆ بەغداد بەمیان دەرێک لە بەڕێزان لە ئەستۆدیۆی سەرەکی عومەر عینایەت ئەندامی پەرلەمانی کوردستان لە هەولێری شۆ عەلی کەریم ئەندامی ئەنجومەنی بەڕێوەبردننی هاوپەیمانی بۆ دموکراسی و دادپەروەری تاوتوێم پرسە دەکەین سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بۆم بسەر مەکتەبی سیاسی پارتی یەکێتی لە شاری هەولێر کۆبووە و بڕیاریدا بە یەک شاند و پرۆژەیەکی هاوبەش بچنە بەغداد لە دوای کۆبوونەوە کە شوتەبێژی مەکتەبی سیاسی پارتی یەکێتی ڕایگەاند دەرگایان واڵایە بۆ ئەوەی لایەنەکانی دیکەی کوردستانیش بچنە ناو پرۆژەکە و بەیەکەوە بڕۆن بۆ بەغداد بەوتەی سعدی پیرە وتەبێژی مەکتەبی سیاسی یەکێتی پرۆژەکەی پارتی یەکێتی پرسی پێشمەرگە و مادەی 140 و مافەدارایی و سیاسیەکانی خەڵکی کوردستان لەخۆ دەگرێت. بانگەشەی یەکێتی و پارتی بۆ هەبوونی پرۆژە دەربارەی مافەکانی کورد بۆ پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق لە کاتێکدایە ماوەی 15 ساڵە پارتی یەکێتی لە بەغداد هیچیان بۆ کورد نەکردووە و بەڵکو لە کاتی پێکهێنانی کابینەکانی حکوومەتی عێراق شەڕیان لەسەر پۆست و پلە و پایە کردووە نەوەک مافەکانی خەڵکی کوردستان. هەردوو پارتە دەسەڵاتدارەکەی هەرێم بە درێژایی 15 ساڵی ڕابردوو نەیانتوانیوە هیچ کێشێکی هەڵپەسێردرا و وەک مادەی 140 و نەوت و پێشمەرگە لەگەڵ بەغدایەک لای بکەنەوە کەچی ئێستا بانگەشەی چارەسەرکردنی ئەو کێشانە دەکەن. لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسیش ئەولەویاتی پارتی یەکێتی لە بەغداد وەرگرتنی پۆست و پلە و پایە بووە بۆ بەرژەوەندی حیزبی. خەڵکی کوردستان حەقی خۆیان لە پارتی یەکێتی بپرسن لە 15 ساڵی ڕابردوو کە دەیان پۆستی باڵایان لە عێراق هەبووە جگە لە خۆ دەوڵەمەندکردن هیچتان بۆ خەڵک نەکردووە و 4 ساڵی داهاتوو دەتوانن چی بکەن. لەلایەکی دیکەوە پارتی یەکێتی لە هەڵبژاردنی 12 ئایار دەنگی لایەنەکانی کوردستانیان دزیوە ئێستاش دەڵێن با پێکەوە بچینە بەغداد. بە بڕوای چاودێران ئەم بانگەشەی یەکێتی و پارتی جگە لە چاوەشەکاری هیچی دیکە هەڵناگرێت چونکە لە هەرێم دزی لەلایەنەکان دەکەن بۆ بەغداش لە پێنە وەرگرتنی پۆست و پارە بۆ خۆیان داوای یەکریزی لەلایەنەکان دەکەن. بە بڕوای چاودێران تا لە هەرێمی کوردستان یاسا سەروەر نەبێت و چاکسازی نەکرێت و هەڵبژاردنێکی پاک و ئازاد بەڕێوە نەچێت یەکریزی دروست نابێت. پارتی یەکێتی بە درێژایی 27 ساڵی ڕابردوو بە گەندەڵی و بردننی سەروەت و سامانی هەرێم و قۆرەخکردنی دەسەڵات لە هەرێم و قۆرەخکردنی نوێنەرایەتی هەرێم ناوماڵی کوردیان تێکشکاندووە. بە خوێندنەوەی ئەزموونی پارتی یەکێتی لە بەغداد ئەوەمان بۆ دەردەکەوێت ئەم جارەش بۆ 4 ساڵی داهاتوو یەکێتی و پارتی ناتوانن هیچ بۆ خەڵکی کوردستان بکەن. خەڵکی کوردستان بۆ بەغداد پێویستی بە نوێنەری ڕاستەقینە هەیە نەوەک نوێنەری ساختە. جارێکتر سڵاتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان کاک عومەر بەخێر بێنە سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. ئەمڕۆ کۆبوونەوەی مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی بووە باس لەوە دەکەن کە پرۆژەیەکی هاوبەشیان ئەم جارە ئامادەکردووە بۆ بەغدا و بۆ شاندێکی هاوبەش سەدانی بەغداد دەکەن. پێت وایە چی ئەم جارە یەکێتی و پارتی کۆ دەکاتەوە؟ زۆر سوپاس بۆ جەناب و بۆ بینەرانی کەناڵە بە خۆشەویستەکەتان. من پێم وایە راپۆرتەکەتان لەوە ناچێت هیچی بۆ ئێمە هێشت بێتەوە ئێمە بیڵین بەڕێی من ئەو گزی و فزیی کە لە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانە کردی وەکو دوو قوتابی کە بچنە ئیمتیحانەوە هەردووکیان قابلی ئەوە نەبن دەرچن بەڵام نمرەی 90 بێنن هەردووکیان قۆڵیان کردەکەن بە قوڵ یەکا و لەبەر لە پشتی تەلەڤیزیرەکە لە ڕوبەڕووی تەلەڤیزیرەکەکان پێکەوە ئەچنەوە بۆ ماڵەوە لە کاتێکا خۆشیان باشەوەزان کەوان شایستەی ئەو نمرانە نەبوون ئەو گزی و فزیە وای لێکردونسە قۆڵکەن بە قۆڵ یەکا و ناچار بن پشتیەک بگرن بۆی گزی و فزیەکان باشێتە ئەگەر ساختەکاری نەبووە پێدویان قابلی چەند کە بەڕێز بە دوو قوتابی ساختەکار ناویان دەبێت. من تەسەوەر دەکەم پارتی پێم وایە ژماری کورسەکانی دەوری 25 کورسی بوو یەکێتی نیشتیمانی کوردستانیش 19 کورسی بوو 22 کورسی بوو. من بە بۆچوونی من لە دوای کارەساتی 16 ئۆکتۆبەر و
دوای ئەو کارەسەتە گەوری بەسەر کووردا هێنان دوای حکومڕانیەکی ڕەشید و ناتەندروست کە لەم 4 ساڵی کە گوزەشت کردیان ئەو هەموو قەیرانی بەسەر خەڵکی کوردستانە هێنان و لە دەستدانی لە 150 خاکی هەرێمی کوردستان من تەسەورەکەم برادرانی یەکێتی دوای ئەو باڵێک لێ یەکێتی نیشتیمانی کوردستان جیا بوویەوە بۆ چوونی من یەکێتی نیشتیمانی کوردستان یەک لەسەر 30 ئەو دەنگانەیە هێنا پارتی دموکراتی کوردستانی یەک لەسەر 2 ئەو دەنگانەیە هێنا ئەو کورسیانی مسۆگەرەکرد بەڵام بەداخەوە بە پلانێکی بۆ داڕێژاو من ئەم تەلەڤیزیۆنەی بەڕێزەی ئەوە کاتیەوەی ڕوونم کردەوە چۆن بەرمەجەی ئەو کۆمپیوتەری ئەو سندوقانە کرابوو کە دەنگەکانیان وەرەگرت چیان لێکرد بوو بە چه ئاراستەیەک پەرمەجیان کرد بۆ جارێکیکە ئەو وای کرد کە ئەو وەزعیەتە بێتە کایەوە کە دەنگەکان تەمسیلی دەنگی حەقی خەڵکی کوردستان نەکەن و خەڵکی کوردستانیش جارێکی کە بێئومێد کرایەوە و بە تەسەوری من لە هەڵبژاردننی داهاتووە زیاتر خەڵکی کوردستان بێئومێ دەبێ و کەمترین کەس دێتە سەر سندوقانی دەنگدان بەهۆی ئەو گزی و ڤزەیە کە کردیان بەڵێ بەس ئەوەی کە بەرە سرنجی بوو کە جارە وتیان ئێمە پرۆژەیەکی یاوبەش و بەشاندێکی یاوبەشیش دەچن بۆ بەغداد بەناچاری نەبێ ئەو پرۆژەیە دروستکەن تۆ کاتێ مەسەرەن زەربەیەکی قورس لە کەسێک ئەدید و کەسەکە بڵین لە بەرامبەر تا شکستە ئەبێت ئەتەوێ وەکو جۆرێک لە ڕاکێشانی تەعاتوفی مرۆڤەکە یان تەعاتوفی خەڵکی کوردستان بۆی بڵی ئێمە دەرگامان کراوەیە بۆ ئەم جۆرە کەسانش کە کەسی ئێمەی بزوتنەوەی گۆڕان 9 کورسیمان هەبوو ئێستا بووینەتە 5 کورسی لە بەغدا بانگشتی شەکەی بۆ ئەوەی کەوا لۆمەی خەڵکی کوردستان لە کۆڵ خۆت بکەیتەوە کاتێک کە چوویتە بەغا خەڵکی کوردستان لۆبەت نەکا بڵێ بۆچی ئەمانە داوت نەکردووە ئەگینا ساڵی 2010 بێنە پێشچاوی خۆت ئەو کاتە من ڕەشاع بووم و دەریش چووم بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق لێکی لایەنێکی سیاسی لەم دوو لایەنە مەرجی ئەوە بوو کە بزنەوەی گۆڕان ئەگەر داخلی حکوومەتی عێراقی بێ ئەوان پاشەخشەکەن و مالیکی لەسەر ئەو بنەمایە نەهێشت ئێمە بەشداری حکوومەتی عێراقی بن ئەوە بەبیر خۆت بێنەوە ئەو هەڵوێستە یانی چی ئەمە دەستە ئێستاکی یانی بەزمە وەسمەوەی کە ئێستاوان پێ دوێت تەنە بەرژەوەندی حیزبی کۆیکردنەوە کە ئێستاوان بە شاندێکی یاوبەش بوونم دەچن بۆ بەغداد سەرڕاوی کە بەرەزوت لە هەڵبژاردن تەنات خۆشیان ساختەکاریان لە یەکتری کردووە بۆنم ئەو ساختەکاری لێرە لە سلێمانی لێکراوە پارتی لە هەولێر یەکێتی مەسەرەن ساختەکاری لێکراوە زین چۆنە ئەوان ساختەیان لە یەکتریش کردووە بەڵام گرنگەوەی ئەوان توانیان ئەو کورسیانی کە مەبەستیان بوو بە گزی و فزی بەدەستی بێن ئێستاکی هەردوو لایەن کوردستانیان دابەش کرد لە نێوان خۆیانە زۆنی زرد و زۆنی سەوز جارێکی گەڕایەوە بۆەوە بەپی ئەم کورسیانە بێ جارێکە وا گەڕاوەوە زۆنی زرد گەڕایەوە زۆنی سەوزش گەڕایەوە زۆنی نیلی نەما من تەسەوەر خۆی لە حەقیقەتا نیلی ئەم زۆنە بەڵام بەپی ئەم کورسیانە زۆنی نیلی زۆر لاواز بووە یعنی ئەمە تەوان تەمسیلی واقعی زۆنی ناوچەی سلێمانی و گەرمیان و منطقی بتوێن و پشدەر و هەڵەبجەوە ناکات بەڵام بەپی ئەم کورسیانە بڵێن تاوان تۆ لە کۆی 32 کورسی سلێمانی بزنەوەی گۆڕان 5 کورسی بێنێ کەواتە بەڕای من بە تەسەوەری من زۆنەکە بە ساختە نیلی بوونەوەی کاڵکراوەت بەس پێ دوایە دەتوانن ئەم جارە بۆ نمونە کە پرۆژەیەکی یاو بەشێنی داعی بۆ نمونە مادەی 140 مەسەلەی پێشمەرگە نەوت و غاز دەتوانن چی بکەن بۆ خەڵکی کوردستان ئەوە پرۆژە نییە دەستور هەمووی ئەوانی تایە ئەوان لە ڕاپۆرتەکە زۆن باسکرا بوو ئەوان لە ساڵی 2005ەوە تا ئێستا لە بەغان تەنها بە شوێن پلە و پۆست و دەستکەوتی مادیەوە بوون ئەگینە لە ساڵی 2005 بۆچی مادی سەوچلیان جێبەجێ نەکرد ئەستن مادی سەوچل بە شێوەیە داڕێژراوە ئەڵێ ئەگەر لە ساڵی 2007 ئەم مادەیە جێبەجێ نەکرا بێت تا ساڵی 2007 ئەم مادەیە جێبەجێ بکرێت ئەی ئەگەر جێبەجێ نەکرا شتێک نەنووسراوە پاراگرافی لە دوایەوە بەڵام ئەگەر جێبەجێ نەکرا ئەبێ وا بکرێت مەفروض و ئەوان زۆر بەپەلە داوای هەمواری ئەم یاسایە بکەن ئەم مادەیە بکەن بڵێن ئەگەر کۆتایی ساڵی 2007 جێبەجێ نەکرا ئەوە یامودەیەکی بۆ درێژکەنەوە دەبەرەوە هەندێک لە عەرەبە شۆڤینەکان هەندێک لە عەرەبە بەرچاوتەنگەکان هەندێک لە ئەندام پەرلەمانەکانیشیان و هەندێک لە ڕۆژتەکانیان ئەوانەی کە جاران لە کوردستان لاجی بوون و لە کوردستان و لە خێروبەری کوردستانیان نەخواردەوە تا ئەو کاتەی سەدام حوسێن لەسەر حکوم بوو ئەوانە ئێستا دژایەتی مادەی ئەو مادەیەکەن ئەبوایە ئەو مادەی هەموار بکەتەوە من ئەڵێ مەمە پرۆژە نییە بۆ پرۆژە نییە چونکە لە دەستورە چەسپیەوە مادەی سەوچل هەیە بۆچی جێبەجێدان نەکرد جارێ ئەم خولەی پەرلەمان کە ڕۆیشت بە هیچ شێوەیە لە خولی پێشووتر هەندێک جوڵە هەبوو خەرەبووی هەندێک لە خەڵکی کەرکوو کرایەوە خەڵک ڕۆشتن و
قەربووکرانەوە دەرکران خەندێ لە خەڵکی کتر گەڕایەوە بەڵام لەم خولە ئەت بچووکترین حرەکە لەسەر مادەی 140 نەکراوە پاشەکشە بە قەزی کێشەی پێشمەرگە کراوە پاشەکشە بە یاسای نەوت و غاز کراوە لە بەغا گەورەترین کێشە لەم خولا دروست بوو بۆ ئێمە لەسەر دەستی حەیدەر العەبادی و جاران ئەمانوت خۆزگەمان بە کفن دزی پێشوو من تەسەوەرەکەم وای لێ هات حەیدەر العەبادی جۆرە هەڵسوکەوتێکی لەگەڵ ئێمە کرد کە 100 خۆزگەمان بە ئەو نووری مالیکی کە ئێمە بە دژمنی سەرتەختی خەڵکی کوردستانمان نەزانی مەقسەدم ئەوە نییە بڵێم نووری مالیکی باشە یعنی بەڵام لەبینی دوو خراپە بەڕای من نووری مالیکی کەوتنی خراپی بەرامبەر خەڵکی سپاسەکەم کاومەریان کاک عەلی زۆر سپاس بۆ بەشداری بەڕێزشتان ئەمڕۆ کۆبوونەوەی مەکتەبی سیاسی پارتی و یەکێتی بووە باز لە پرۆژەیەکی هاوبەش و شاندێکی هاوبەش دەکەن بۆ بەغداد ئێوە چۆن لەم کۆبوونەوەی مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی دەڕوانەوە تا داوایان لەلایەنەکانیش کردبوو بە یەکەوە بڕۆن بۆ بەغداد بەڵێ لە ڕاستیدا پرسی چوون بۆ بەغدا بە هاوبەشی و هەماهەنگی لە بینی لایەنە سیاسیە کوردستانیەکان زمینەی تایبەتی خۆی دەوێ و بە فعلیش ڕازگۆیی و نیەت سافی دەوێ و هەنگاوی کردداری دەوێ بەر لە هەر شتێک ئەو درزەی لە بینی حرەکەی سیاسی لە کوردستانی عێراق یان لە بینی لایەنە سیاسیەکان هەبووە لەگەڵ ئەنجامدانی ئەو تەزویر و ساختەکاری لە دەرەنجامەکانی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق زۆر گەورەتر بوو بەڵام هەر چۆنێک بێ یاسایەکەی هەمومان دەبێت پێوەی پابند بینژەوەیە بەرژەوەندێ باڵەکانی گەلی کوردستان ئەو کاتە بە فعلی پارێزراو دەبن کە هەمومان لەسەریان کۆک بین و وەکو تیمێکی هاوبەش لە هێڵی پێشەوە بۆ بەرگری دەستکەوتە نیشتیمانی و نەتەوەیەکان بین من بڕوای خۆم وایە کە دەکرێت گفتوگۆ بکرێ پێش ئەوەی لەگەڵ پارتی وێکێتی لە بینی لایەنە ڕاستیەکان لە کوردستان و ئەجندەیەکی هاوبەش و دیاریکراو هەبێت کە بەرژەوەندێ باڵەکانی گەلی کوردستان بچە سەر شتەکانی ترەوە لەسەر ئەو ئەساسە بڕوای من وایە لایەنەکان بەیەکەوە لایەنە ناڕازیەکان بەیەکەوە مەرج و شێواز و تەرح و بەدیلەکەی خۆیان حازرکەن دەکرێت پارتی وێکێتیش لەسەر هەندێک بابەت گفتوگۆ بکرێت چکە هەر ناکرێت ئەم وڵاتە هەر تەقسیم بند بێ و هەر دابەشکارێکی گەورە بمێنێ ئەگەرچی تەزویرکاریش هەیە بەمەرجێک چون بۆ بەغدا لەسەرەوە ساسە نەبێ اعتراف بە تەزویرەکە بکرێت بەڵکو چون بۆ بەغدا ئەوە بێکە لایەنە ئۆپۆزیسیۆنەکان بەیەکەوە نوێنەرایەتی بەرەیەکی فراوانی خەڵکی کوردستان دەکەن و بە فعلی حەزوریان لە بەغدا شتێکی زۆر گرینگە بۆ گەلی کوردستان و مافەکانی کە ئەمەش بەڕاستی پێویستی بە هارمۆنی لەگەڵ هەموو لایەنەکانی دیکەشەیە بەڵێ بەس سەبارەت بە ئەم جارە کە دەڵێن پرۆژەمان هەیە و شاندێکی هاوبەش بەشداریەکان یەکێتی و پارتی پێ دوایە لایەنەکان ئێستا ڕنگدانەوە چی دەوێت لایەنەکانی دەروێکی بەرامبەر ئەو پرۆژەیەوە پێ دوای شتێکەیە بە ناوی پرۆژەی ئەوان بۆ پرۆژەی کورد بۆ بەغدا کە تێیدا مافەکانی خەڵکی کوردستانی تیابێت ئەوان چەندین خولە هەروە دەڵێن و هەمان قسە دووبارە دەکەنەوە کە ئەوان پرۆژیان هەیەەوە بە یەکەوە دیفاع دەکەن بەڵام هەموو جارێکە هەر ئەوەندەی گەیشتنە بەغدا بە فعلی دەست بەدا بەشبوونە سیاسیەکە دەکەنەوە بەرژەوەندی کەسی و حیزبیەکان شوێنی شتەکانی تر دەگرێتەوە ئەمە واقعی تقریبا لە دوای 2023 تاکو ئێستای ممارەسەکردنی سیاسەتە لە بەغدا لە نوێنەرە کوردەکانەوە و بە فعلی ئەمە زەرەری لە کورداوە و دەستکەوتەکانی کورد یا مافەکانی کورد نەک بەرەو پێشەوە نەچوون بەڵکو ڕۆژ بە ڕۆژ بەرەو پاشەوە هاتوون یعنی مقارنە بکەی لە 2023 تاکو ئێستا کێروی بەرژەوەندی و ماف و دەستکەوتەکانی کورد لە عێراقدا لە دوای نووسینەوەی دەستورەوە تاکو ئێستا بەرەو پاش هاتوون واتە نوێنەرایەتی کورد هێزی کورد ممارەسەی دەسەڵاتدارەتی کورد لە بەغدا ڕۆژ بە ڕۆژ بەرەو پاش هاتووە تا گەیشتە ئەوەی نوێنەر و وەزیری کورد لە عێراق بە شێوەیەکی زۆر ناشرین دەربکەن و کورد ئێستا لە لاواسترین حەڵقەی بەشداری بێ لە دەوڵەتی عێراقدا فەقەزدمەوەی ئەوانە قسە دووبارە دەکەنەوەی من نابێت لەسەر قسە بوەستین ئەوەی کە بۆ من زۆر گرینگە ئەوەیە لایەنە ئۆپۆزیسیۆنەکان و هەر نەکەر ئەوانیش بەڵکو هەر نخبە لە کوردستان ینی هەموو ئەوانی دیارە بەشدار من لە سیاست لە کوردستان هەموو ئەوانی خاوە فکر و پرۆژن بەڕاستی بەیەکەوە پرۆژێکی نیشتیمانی حازرکردن کە تعبیر بێ لە خواستەکانی گەلی کوردستان لەم قۆناغا بۆ بەدیهێنانی مافەڕەوا و استراتیژیەکانی بەپێی دەستوری عێراق و ئەو خواستانەی کە بە فعلی لە دەستوردا چەسپاون بەڵام کاک عەلیە وەکو لایەنە ناڕازیەکان کە بەڕێز سەرکردەیەکی لە ئاوپەیمانی تا ساغ نەبوونەوەی ئەنجامی هەڵبژاردنەکان ئەوە هیچ پرۆژەیەکتان دەبێت بۆ مەسەلەی پێکەنانی حکوومەتی عێراقی بەیەکەوە یاخود ڕەوانەکردنی شان بۆ بەغداد ئەوەی دەی من ئاگادار بم وەفدی هاوبەشی لایەنە ئۆپۆزیسیۆنەکان لە جوڵەی سیاسی لە عێراق لە بەغدا بەردەوامەوە زۆر چالاکی دەکەن و بەجیا لە پارتی وێکێتی وەکو نوێنەری ڕاستەقینەی خەڵکی کوردستان بە دیوەکەی تریدا
گفتوگۆ هەیە پێشوازی لەوە فتەیە هاتوچۆ سەردان هەیە و هەما هەنجێکی بەهێز و باشەیە لە بینی لایەنەوە پۆزیسیۆنەکان بەڵام بزات لەگەڵ پارتی ویچێتی هیچ شتێک نەبوو تاکو ئێستا بەڕسمی و هیچ شتێکیش تەسەور ناکەم لە حاڵەتی ئێستادا هەبێ بەڵام من ترکیز لەسەر دوو خاڵ دەکەم خاڵ یەکەمەوەیە بەفعلی لایەنە ئۆپۆزیسیۆنەکان خۆیان پرۆژێکیان هەبێ کە دەکرێن پرۆژە زمینەی نوێنەرایەتیکردنێکی ڕاستەقینەی خەڵکی کوردستان بێ خاڵی دووەم لە کۆتاییدا گفتوگۆ و دایالۆگکە فراوانکەن نخبە لە کوردستان بە خەڵکی پارتی وێچێتی شەو بتوانن بەشێک بوون لە پرۆژەیان گفتوگۆی تێدا بکەن فراوانتر بکرێت واتە ئەساسی حیوار نابێ وای لێ بکەین هەندێک خەڵک هەڵاوێر بکەین ئەمەش مانای اعتراف نییە بە نەتایجی تەزویر بەڵکو هەوڵە بە فعلی بۆ نوێنەرایەتی ڕاستەقینەی مافەکانی خەڵکی کوردستان باشە بەرەز وتت لە بەغداژ ئێستا لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بۆ هەمانگیانەیە و لە بەغداژ دیدار هەیە ئەو دیدارانە بۆ مەسلەی قبول نەکردنی ساختەکاری یاخود بۆ مەسلەی پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراق هیچ گفتوگۆیەکی ڕسمی لەو بارەی و لەگەڵ لایەنە ناڕازیەکانی هەرێم کراوە ئەوەندەی کێ واگەدار بن ئەوەندەی من ئاگادار بووم هەتاکو و ماوەی پێشوو پێشەوەی با بڵێن خۆپیشاندانەکانی باشووری عێراق دەست پێ بکەن چونکە ئێستا گفتوگۆکان لەبارەی پێکەنانی حکوومەت وەستاون هەوڵی چڕوپڕ و یەکلایەنەی لایەنە ئۆپۆزیسیۆنەکان بۆ ئەوە بوو لەسەر ئاسە سیاسی و قانونی دیبلۆماسیەکەی دەنجی تەزویرکراوی و دەنجی دزراوی لایەنە ئۆپۆزیسیۆنەکان و خەڵکی کوردستان بگەڕێتەوە و بە فعلی پرۆسی سیاسی لە کوردستان و عێراق ڕاست بکرێتەوە بەڵام نەمبیستوە هیچ گفتوگۆیەک دەربارەی حکوومەت بە شێوەی فەرمی و ڕاستەوخۆ خراپێتە ڕوو وەکو هاوپەیمانی و قسەی دەکەم ڕەنگە تەرحی جۆرا و جۆرمان بۆ هاتبێ گفتوگۆی جۆرا و جۆر کرابێ لەگەڵ هاوپەیمانی ئەو وەفدە عالەمی و ئێرانی و عەرەبی و عێراقیانەی کە دێ قسە دەکەن بەڵام بەڕسمی وەکو چوار لایەنەکە نەمزانی وە گفتوگۆ دەربارەی پێکەنانی حکوومەت کرابێ و لە قۆناغی ڕابردوو ئەولەویەتمان جێڕانەوەی دەنجی خەڵک بوو بەڵام لە ئێستادا دەڵێن پێویستمان بە گفتوگویەکی شامل لە پێشتر لەناو ئۆپۆزیسیۆن دوای لە نێوان هەموو خەڵکی کوردستان بۆ دروستکردنی نەخشەڕەیەک بۆ بەرگریکردن لە مافەکانی خەڵکی کوردستان باشە بەڵام تاکو ئێستا هیچ گفتوگویەکی فەرمی نییە لە نێوان لایەنە ئۆپۆزیسیۆنەکان ئایا بۆ نمونە خۆتان ێگلا کردوتەوە بەشداری دەکەن لە حکوومەت بەشداری ناکەن پرۆژەتان دەبێت نابێت هیچ گفتوگویەکی فەرمی لەو بارەیەوە هەیە گفتوگۆی بەردەوام بە شێوازی جۆرا و جۆر هەیە بەڵام مەرجی هەموو لێ ئەلان بگوترێ بەس بە فەرمی یعنی تا ئێستا هەڵوێستی فەرمی هیچ لایەنێک ڕانەگەێنراوە بەشدار دەبێت یاخود بەشدار نابێ بەڵام ئەم بۆ خۆم بڕوای خۆم دەڵێم بەشداربوون لە عێراق یان باڵین بەشداربوون لە عێراق پرسێکی چارەنووسازە بە هەموو خەڵکی کوردستان و ئەو بابەتە بابەتێکی گەورە و گرنگە چونکە یعنی ئەومان لەبیر بێ ڕەنگە لایەنە دەسەڵاتدارەکان مەبەستیان بێ و ئاواتیشیان ئەوە بێ کە لایەنە ئۆپۆزیسیۆنەکان بەشدار نەبن لە پرۆسی سیاسی عێراق و کەنارگیر بن و ئەمەش 2000 بە بەرژەوەندی دەسەڵات دەکشێتەوە بەڵام لای من وایە بەشداربوون لە پرۆسی سیاسی عێراق و مەرج نیە لە حکوومەت بێ بەس هەر بەشداربوون لە پرۆسی سیاسی عێراق و بە ئەکتیڤی و کارایی مانەوە لە بەغدا زۆر گرنگە بۆ بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان بەڵ سوپاس دەکەم کاو مەرگەن سپارت بە داواکاری کێتی و پارتی لەلایەنەکان بۆ ئەوەی کە بێ کۆبڕۆن بۆ بەغداد تۆ ناوی دەنەی چی ینی دەکرێت ئەو لایەنە لەگەڵی کێتی و پارتی جارێکتر بڕۆنەوە بۆ بەغداد بەڵێ جارە با بێنە سەرباسیەوەی هیچ کەسێک لە کوردستانە بەقەدەر بن پێی خۆش نەبووە خەڵکی لایەنەکانی هەرێمی کوردستان دەست ناو دەست پێکەوە هەرچی کێشەکانەیە لە حەمرین فڕیدن پێکەوە بچنە بەغا و کێشەکانی کوردستان نەقڵ نەکەنەوە بەغا لێدوانەکان و قسەکانم لەسەر لابردنەکەی هوشیار زێباری شایدی ئەوم بۆ دەدەن بەڵام بەڕاستی ئەمە تا ئەو حەدەیە کە تۆ دەست بۆ دەنگەکانە نەبێت بەس کاتێک دزی لە دەنگەکانی تۆ کرا ئیتر بەڕاستی شەرمە ئەم لایەنە سیاسیانە بیانوێ مەسەرەن بۆ نمونە ئەم لایەنە ئۆپۆزیسیۆنی کە جەنابی کاک عەلی کاک عەلی بەڵێ لاوپەیمانی بڵێ جەنابی کاک عەلی نوێنەری هاوپەیمانی بۆ دیموکراتی و دادپەروی باسی ئەکا ئەو لایەنەی ئەو باسی کا 14 کورسیان هەیە سەرنج بدە ئێمە لە بەغا لە ساڵی 2010 325 کورسی لە پەرلەمانی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بووە لەم 325 سەرۆک کۆمار لە ئێمە بووە وەزیری دارایی وەزیری ناوخۆ لە ئێمە بووە وەزیری دارایی وەزیری ناوخۆ پێشتر وشیار زێباری وەزیری خارجی وەزیری دەرەوە لە ئێمە بووە سەرۆک کۆمار لە ئێمە کۆمەڵە پۆستی حەساسی ناو بەغا بەدەست ئێمەوە بووە لە کۆی 375 کورسی 75 کورسیی نوێنەرەکانی ئێمە بوون هیچیان پێ نەکران نەبوو مادەی سەوچل نەبوو پێشمەرگە نەبووە نەوت نەبوو هیچ کێشێ نەبوو قەرەبووی خەڵکی کوردستان هیچیان پێ نەکرا هیچ شتێک پێم بڵێ کێ لە کوردستان قەرەبوو کراوەوە لە ساڵی 67ەوە تا ئێستا کێ خەڵستان باجەدا دوای ئەوە لە ساڵی 2010 لە 2014 کورسیەکانی بەغا کرا بە 325
ئێمە بووین بە 65 کورسی 65 یا 66 کورسیە 65 کورسی جارێکی کە هیچمان پێ نەکرا سەرۆک کۆمارەکەمان لاوااستر بوو لە مەرحومی مام جەلال وەزیری خارجەکە لابرا کرابە وەزیری داراییەکەشیان دەرکرد لە دوای دەرکردنی وەزیری دارایی من پێم وتن ئێوە زۆر باشە وەزیرێکی سونە دەرکرا وەزیرێکی کوردیش دەرکرا دەستیان خۆش بێ و گەندەڵ بوون بەڵام هەوڵ بدەن وەزیرێکی شیعەش بۆ هەموو وەزیرە گەندەڵانی ئەوان بەڵام نەیانتوانین وەزیرێکی شیعە بێنە پای پەرلەمان و لەوێ ئیستیجوابی بکەن و دەری بکەن لەبەرەوە ئومێد بەخشین بە چوون بۆ بەغدا ناگڵێ بڵێ بەشداریمان لە بەغدا بچارن و سازە چوونمان بۆ بەغان بە ناچاری ئێمە چین بۆ بەغا ئێمە سەپێنەوە ئەگینا ئەو کاک عەلی باسەکە ئەڵێ ئەوانەی ئۆپۆزیسیۆنی بە حسابی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان باسەکە بەهەمیان 14 کورسیانێ 14 کورسیەکە ئەکاتە 1/25 ینی لە سەدا 4 کورسیەکانی عێراق تۆ لە سەدا 4 کورسیەکانی عێراق بەرنامەی چی سازەکەی پرۆگرامی خۆت چی سازەکەی پارتی وێکێتی بە دزی و بە گزی و بە فزی 50 کورسیان هێناوە نزیکەی 50 کورسیان ئێستاکێ بردووە لە بە کورسیەکانی ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ئەوان بۆ خان بوو تەریەک سەرشەشی کورسیەکانی عێراق لەبەرەوە نە بە پارتی وێکێتی و نە بە ئۆپۆزیسیۆنێش کە ئێمەین و جەنابی کاک عەلیە هیچمان پێ ناکرێت لەگەڵ وڵاتێکە کە باوەڕی بەبوونی تۆ نییە لەگەڵ وڵاتێکە کە مقدراتی وڵاتەکە تەنانەت بەدەست خۆشی نییە بەدەست وڵاتە ئیقلیمەکان و بەدەست خەڵکی ترە ئەم وڵاتە بابڕێەوە لەبەرەوە ئومێد بەخشین بەوەی بڵێ کاکە من ئەچم بۆ بەغدا بۆ جێبەجێکردنی مادەی 140 ئەوە خەیاڵ پڵاوە بۆ ئەوەی مەسیری پێشمەرگە دیاریکەم خەیاڵ پڵاوە زۆرمان بینی چیان لە کەرکووک چیان کرد لە پێویستی پێشمەرگە چۆن ئێستا تعریب ئەکرێ منطقەی داقوق و ئەوانە چۆن وای لێ هاتۆ ئێستا خۆزگە بوو بە خوازین بە سەردەمی سەدام حوسێن بۆ تعریبکردن لەبەرەوە ئومێد بەخشین بەمانە ئەمە خۆ هەڵواسینە بە داوی جاڵجاڵەکەوە باشتر وایە هیچ کەسی ئومێد بە من نەبەخشێ بە ناچاری ئێمە گەڕاینەوە بەغدا لەبەرەوەی کێشەیەکمان لەگەڵ بەغا دۆڕان شەڕمان لەگەڵیان دۆڕان سیاسەتمان لەگەڵا دۆڕان دیبلاسیۆن لەگەڵان لە سای پارتی وێچێتەوە لە سای هەردوو ئەم حیزبەوە هەموو شتەکان دۆڕاون ئێستاچی ئەیانەوێ ئێمە بە گزی و فزیان لە ئێمەش کردووە بە 14 کورسیەوە بە کورسیەکانی نەوەی نوێشەوە بە هەمومانە ئینجاکەینە 14 کورسی ئەمانە بچینە بەغدا بۆ ئەوەی ئەو بەرنامەی کە پارتی وێکێتی ئەوەی پتاڵیکەین حتا ئەو بەرنامەیشکەوە ئەو جەنابی کاک عەلی باسەکە ئەگەر خۆمان بەرنامەیە خۆمان بدەنێ بەرنمەیەک لە سەدا 4 کورسیەکان بۆ تۆ ناڕێت من پەرلەمانم دیوە من ئەزانم وەتی پەرلەمان چۆنە خەڵک لە نعرەی ناو شۆڤێنەکان شۆڤێنە عەرەبەکان چۆنە بەرامبەر بە قەزەی کوردی چۆن دان بە بوونی نەتەوەی کوردی شانانێ دان بە هەرێمی کوردستان تا ئێستا پێم بڵێ یەک بەرپرسی لە هەرێمی لە عێراقا بەس وتوێتی الحکومە العێراقیە الفیدرالیە ئەم وشەیە بەسەر زاری هاتبێ بە هیچ جۆرە تا ئێستاکە ئەم شتە باز نەکراوە تەنها لەسەر نووسینە بەس سەبارەت بە داواکاریانی پێ دوایان نابێت لایەنەکان لەگەڵ یەکێتی و پارتی بڕۆن بۆ بەغدا بەش بە حاڵی خۆم ئەگەر بچن لەگەڵیان یعنی یعنی من ئەوەیەک زۆر سەرسەخت بووم بۆەوە بەڵام کاتێ دەست بۆ ناموسم برا کاتێ دەست بۆ دەنگەکانی من برا بەش بە حاڵی خۆم هەر جۆرە ڕێکەوتنی لەگەڵ ئەوانە دانانە بەو گزیە یعنی ئێوە ڕاست و ئێمە هەڵەمان کردووە ئێمە هەڵە بووین کە وتومانە گزیمان لێکراوە ئێوە ڕاستان کردووە کەوتانە دەنگکان فعلەن وەکو خۆی ئاوا بووە کە هەیە لەبەرەوە دانانە ئەو داواکاری ئەوان بۆ چیە بۆ لە کاتێکە سەختەکاریان کردو دەنگیلانەکان زیوە ئێستش داوای دەکەن بڕۆن ئەوە جۆرێکە لە مزایادە بۆ هەڵبژاردنەکانی داهاتووی هەرێمی کوردستان بۆی بە خەڵکی کوردستان بڵێن ئێمە داوای تەبایی و ڕیزی مناڵماڵی کوردمان کردووە بەڵام ئەوە لایەنەکانی ئۆپۆزیسیۆنن کە ئێمە قاچمان شکانون کاکە تۆ قاچی من شکانەوە چۆن لەگەڵ پێمەڵی وەرە لەگەڵم هەڵپەڕە من قاچم شکاوە کاتێ من قاچم بشتی چۆن لەگەڵ بانگمەکەی بۆ هەڵپەرچ وەرە کاکە قاچم بۆ ساکەرەوە دوای منیش هیچ نەبێ ئەگەر نەتوانم سەرچۆپێکە لەگەڵ بگرم گاوانێکە لەگەڵک ئەمە منطقی تیانێ کاکە تۆ ئەم هەموو تاک بەنی بەسێتی تا ئەم ئێستا بەڕێی من تر ئەبێ بڵێ دێراستۆ ئەگەر بەم شێوەیە بێ نەخیر ئێمە هیچ تۆپەکە بە چارەسەی چی بکەن بۆ منە کە بەڕێز دەڵێن نابێت لەگەڵ یەکێتی و پارتی بێ شێوک ئەم جارە لایەنەکان بڕۆن و توێش بکەن بۆ پێکەنان حکومەتی بەڕای من ئەبێ لەم هەڵبژاردنی هەرێمی کوردستانە ئەم لایەنانە وجودی ڕاستەقینەی خۆیان بسەلمێنن ئەگەر فعلەن توانیان و بچنە هەڵبژاردنێکی حەقیقیەوە بە پارتی وێکێتی بڵێن ئەوە دەنگەکانی ئێمە ئەو خۆڕە دەنگانەیە ئەوە دەنگەکانی ئێمە ئەوەش دەنگەکانی ئێوە ئەو کاتە جۆرێک لە ئەوکو بڵێ گەڕانەوەی ماف بۆ خەڵکەکەی بۆ خاوەن ماف ئەگەڕێتەوە بەڵام ئەگەر هات و خوانە خواستە خوای نەکردە
هەڵبژاردن کرا لە هەرێمی کوردستانە و جاری کە خەڵکی کوردستان بایکۆتی کردو و ناڕازیەکان کە لە هاوپەیمانی دیموکراتی نزیکە و زۆربەی لە بزنەوەی گۆڕانەکەی لای من نزیکە و لە کۆمەڵی ئیسلامی و لە یەکگرتوون نزیکە جارێکە بڵێن ئێمە ناچینە پای سندوقانی دەنگدان و لە سەدا 50 ئەو ئەوانەی کە لە سەدا 60 ئەوانەی کە ناڕۆن هەمووی بۆ دەنگەکانی ئێمەیە و ئەوانیش دەروێشتەکانی خۆیان برێن بۆ پای سندوقانی دەنگدان و بە پارە و بە بەخشیش وانە بەڕای من جارێکی کە ئێمە لە بەرامبەر بە پارتی وێکێتی جارێکە شکستە خۆینەوە لەبەرەوە باشترین هەل بۆ ئێمە خۆتاقیکردنەوەی لە هەڵبژاردنەکانی داهاتووی هەرێمی کوردستانە ئەگەر لەوا سەرکەوتوو بین ئەو کاتە پیان ئەو دەنگانی کە هێناوتانەوە دەنگی ئەوە نییە فعلا ئەوان خۆیان شەرمەزاریەکیش. سپاس دەکەم کاک عەلی سەبارەت بە مەسەلەی مامەڵەی ئێوە وەکو لایەن ناڕازیەکان ینی تاو بڕیار درراوە کە لەمە دوابەی شێوەیەک لە یەڵیجێتی و پارتی ناڕۆن بۆ بەغداد؟ بەڵێ لە حەقیقەتدا سیاست جوڵەیە گفتوگۆیە هەنگاوی جۆرا و جۆرە بۆ چارەسەرکردنی کێشەیەکی دیاری کراو 100% قبول ناکە. حقیقەتێکەیە لە عێراقدا معادلەکە معادلێکی سیاسیە نەک معادلێکی انتخابی ئەومان بیر نەچێ ئێستا تو هەر سەیری ئەو دوو نمونە بکە کاتی خۆی مالێکی 600,000 دەنجێناوە عەبادی 5,000 دەنجێناوە مالیکی نەبەوە سەر حکومەت عەبادی بەوە سەر حکومەت و چانسی ئەم جارش ناوەنمە داوایەوە دەکات بێتەوە سەرۆکی حکومەت سەری ئەوە کەم بەس معادلەکە تەنها سەوت و انتخابات نییە ئەگەر وابێ هەموو کورد بەیەکەوە لە عێراقەکە بە معادلەی کەمینە و زۆرینە بە ڕقم بێ هیچی پێ ناکرێ بەڵکو بابەتەکە سیاسەتە قووەت و قورساییە ئەو تاکتیک و استراتیژەتانەیە تۆ بەکاری دێنی بۆ قەنەعاتکردن بە هێزی ئیقلیمی و دەوڵەکان بۆەوەی چەند پشتگیری لە ماف و خواستەکانی تۆ دەکەن هەندێک خێڵی گشتی هەیە هەندێک معادلەی ئیقلیمی و دەولی هەیە کورد ناتوانانی بگۆڕە حەقیقەتەن بەڵام دەتوانێت نەوعەنما تەوافقێک لەگەڵ بەرژەوەندەکانی خۆی دروستکە لەگەڵ ئەو بەرژەوەندێنی و دەوڵەتی و هەرێمیانەی هەیە بۆی بتوانێت لە عێراقدا لانی کەم سەربەرزانە بەشدار بێت لە بڕیاری عێراقیدا یعنی نفوذ و دەسەڵات ممارەسە بکات لە عێراق لە بەغدادا چونکە ئەگەر وانە بێ پرسیارەکە ئەوەیە تۆ لە بەغداگە حەزورت نەبێ بەدیلەکەت بەڕاستی بەدیل نابێ بەوەی کە بتوانی سیاست بکەی و ناتوانی وجودت هەبێ حقیقەتیش ئەوەیە عێراق هەندێک مەفاهیمەکانی وەکو دەوڵەت و حکوومەتدارێتی و حیزب و مشتانی هەر بخۆی مشکلیان هەیە هێستا نەخەمڵیون بەو مەفهومەی کە لە وڵاتێکی پێشکەوتو و سەقامگیردا هەیە بە تعبیرێکی سادەتر ئێمە پێویستمان بەوەیە یعنی هەم هێز ئۆپۆزیسیۆنەکان هەم هەتا پارتی وێچێتی هەم هەر کورد وەکو فاکتەری کورد لە کوردستانی باشوور کە دەیەوێت لە عێراقدا بەشێک بێ لە پرۆسەی بەڕیاردان بەرچاوڕوونی هەبێ یەکگرتووانە بێ و بە فعلی پرۆگرامی چاوبەشی هەبێ بەڵام دوای ئەو کارە ساتەی با بڵین تەزویرکردنی انتخاباتەکان ئەو مۆزوعی ئیشکالەتی تێکەوتووە لە هەمووشی گرنگتر ئەوەیە بە بۆچوونی من هەر هێزێکی سیاسی بیهەوێ لە معادلە ئیقلیمی و دەوڵەکاندا حەزوری هەبێ هەر وەکو هێزێکی چ جای وەکو هەموو ئۆپۆزیسیۆنیان وەکو هەموو کورد دەبێت لە بەغدا هەبێت چونکە بەغداد گەورەیە بە مەفهومە سیاسیەکەی بەغدا معادلە سیاسی هەرێمی و دەوڵەتەکانی لە یەکلا دەبێتەوە حزورت لە بەغدا نەبێ بەڕاستی دەکەوێت پشتاوە بە هەموو مانایەک تەهمیش دەکرێت لە معادلە عێراقی و دەوڵەکاندا ئەوەشمان بیر نەچێ بەشداری با بڵێن حتا لایەنە ئۆپۆزیسیۆنەکان لە حکوومەتی عێراقی و موسساتدا چەند گرنگە من یەک نمونە دێنم لە ئاشکراکردنی تەزویرەکان کە جێی دەستخۆشی و جێی تەقدیر بوو ئەو نوێنەرەی کە لە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بوو کاک سەعید کاکەیی کە ڕۆڵێکی زۆر پۆزیتیڤ و گرنگی بینی ئەوە یەک نوێنەر بووە بوو جاگە چەند نوێنەرێک لەسەر دابودەزرایەکە بێ جا ئەگەر فعلا کۆمەڵێک پەرلەمانتاری ئەکتیڤ و کارا و دیبلۆماتکار و بەمانای وشە لێزانێتە بە سیاست بکەن جاگە نوێنەرایەتێکە تێبێت لە بەغدا وەکو تیمێک کارکەوە بە فعلی بە پرۆژێکی سیاسی هاوبەش لەوێ بێ ڕەنگە ڕۆڵ و کاریگەریەکە زۆر گەورەتر و گرنگتر بێ بەستمەوەیە بەشداری لە بەغدا گرنگە مانێ ئەوەنی هەموو شتێکمان بۆ دەستەبەر دەبێ بەڵام گرنگە بەدیلەکەی بەڕاستی هیچ جگە لە پاشەکشەی ئەو لایەنەی کە دەیەوێت نەچێتە بەغدا بەڵێ بەس بۆکو کاومەر وتیەوە 15 کورسیەوە دەتوان بۆ نمونە سەرڕای 14 کورسی کە دەنگتان دزراوە لایەنە ئۆپۆزیسیۆنەکان دەتوانن شتێک بکەن لە بەغداد ئەگەر بڕیاریەوەتاندا بڕۆن من بڕوام وایە بڵێ چکە وەکو عەرزم کردی معادلەی عێراقی معادلەیەکی ئینتیخابی یان ژمارەی نییە معادلەیەکی سیاسی ئیقلیمی نێودەوڵەتیە بۆیە دەبێت تێگەشتن لە سیاست و ممارەسەکردنی ڕۆڵی سەرکردانە لە ناو سیاستدا و بەکارهێنانی پەیوەندی ناوخۆیی نێودەوڵەتیەکانت هێزت پێ ببەخشێ نەگەوەی تراسی بەس بە تەمای ڕقەمەکە بی خۆ ئەگەر وابایە ئێمە لە 2023 بەردەوام بە زۆرینە و کەمینە هیچ شتێک بە قسەی ئێمە نەدەبوو بەڵام لانی کەمێ بەتوانیمانە زۆر معادلە ڕابگرین لە دەرەوەی ڕقم یعنی مەسەڵەن تا ئێستا قانونیەت و غازدار نەچۆ لە بەرەوەی کورد موافقەی لەسەر نەکردو بۆ نمونە زۆر لە قانونەکانی دیکەش مەبەستمەوەیە
ئەو مەوزوعە کە تەوافقی سیاسی یان سیاسەتە یان ممارسەکردنی ممارسێکی جۆرێک لە دیبلۆماسیەتە لەگەڵ هێزی عێراقیەکان لەگەڵ وڵاتە ئیقلیمیەکان لەگەڵ وڵاتە بڕیار بەدەستەکان لە ناو عێراقدا بەتایبەتی ئەمریکا یعنی ئەوە بابەتێکی گەورەتر لە ئینتخابات و ئەوەندەی من وەفدە عالەمیەکان دەبینم ئەوەندەی خەڵک دەبینم گفتوگۆ دەکەین باش لەوە تێدەگەم کە ئەوەی لە عێراقدا ڕوودەدات تەنها ژمارە نیە مەقاعدی ئینتخابی نیە بە حەقیقەت هەموو لایەکی اعتراف بەوە دەکەن قورسایی هێزە ئۆپۆزیسیۆنەکان زیاتر لە کورسیانی هێناویانە. بەڵێ بە کورتێگەر وەڵامی پرسیارەشمان بدەیتەوە وکولایەنەکان ئێوە بەریارتان داوە لەلایەن ئۆپۆزیسیۆنەکان کە لەگەڵ شێوێک لەگەڵ یەکێتی و پارتی ئەم جارە ناڕۆنەوە بۆ بەغداد؟ ئەمن هیچ بڕیارێکی قەتعیم نەبیستووە سیاست ممارسەکردنە بۆ حەلکردنی هەندێک گرفت و وەرگرتنی بڕیاری هاوبەش بەڵام هیوادارم هەموو لایەن ئۆپۆزیسیۆنەکان بەیەکەوە بڕیارێکی هاوبەش و تەندروست وەرگرن. باشایی ڕای خۆتان چییە لەسەر مەسەلەیە؟ لە هاوپەیمانی شەشتە هەر لەم داوەلات داین بەڵام وەکو مەبدا ئێمە لەگەڵەوەی وەکو ئۆپۆزیسیۆن بڕۆین بەیەکەوە هەڵوێستی ئۆپۆزیسیۆن هەماهەنگ بێ ئەو هەماهەنگی هەمانە بەردەوام بێ نەک لەگەڵ پارتیوێک لەگەڵ ئەوەشین لە کوردستان دەست بە گفتوگۆ بکەین چونکە دوێنێ بەیانێکمان بڵاو کردەوە داوا دەکەین لە کوردستان گفتوگۆیەکی نیشتیمانی کراوە لە بەینی هەموو هێز و لایەنەکان دەست پێ بکە بەڵام بڕیارمان نەداوە بە فعلی لەگەڵ پارتیێتی بڕۆن یان نەڕونەوە پەیوەندی بە گفتوگۆ و هەماهەنگی نێوان هەموو لایەنەکانی ئۆپۆزیسیۆن هەیە چونکە بەلای ئێمەوە ئەو بەرەیە گرنگترە و پێمان وایە پشتکردنە بەرەی ئۆپۆزیسیۆن بۆ هەر لایەنێک مەسەلەن کارەساتە بۆ دەنگە ناڕازیەکان کارەسات هەر بۆ بەرەی ناڕازی لە کوردستان و بەرەی ریفۆرم بەڵام بڕیاری قەتعیمان نییە لەو بارەوە ئەوەی کە بەلای ئێمەوە گرنگە کورد مشارەکەی حەقیقی بکە لە عێراق. بەڵێ بەڵێ زۆر سپاس بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێن وەڵام. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. سڵاوتان لێبێت بەڕێزان کاومەرەگە بگەرمەوە لای بەڕێز سەبارەت بە لایەن ئۆپۆزیسیۆنەکان لە بەردەم چەند بژاردەدان ینی بۆی کە بڕۆنە بەغدا یاخود نەڕۆن بژاردەکانیان چی یاخود چۆن مامەڵە لەگەڵ مەسەلەن ئەو نەتیجانەی ئێستا بکەن کە مەسەلەی ساختەکاریەک. بەڵێ کاک عەلی هەندێک بابەتی وروژان بەڕاستی بنی ناسار کردەوە تۆ دەبگەڕێمەوە بۆ دواوە. من هیوادارم کە عەلی ئومێدی خۆی هەڵنەواسێ بەو قسانەی سعدی پیرەکردی وتی ئێمە هیچ ڤیتۆمان لەسەر هیچ کەسێک نییە بۆ سەر پۆستەکانی بەغا. هیوادارم ئومێدی بۆ چی ینی ڕوون نییە و مۆسە ینی واضحە مەسەن قسەکانی سعدی ئەحمەد پیرە ئەڵێ هیچ ڤیتۆمان لەسەر هیچ کەسێک نییە بۆ پۆستەکانی بەغا. ئەم قسە واضحە لەبەر ئێمە ڕوون نییە لای من ڕوونە و لای کاک عەلیش ڕوونە. من وەکو کەسێک کە پرسیار کەم ڕوون نییە ینی لام من وای لێ تێگەیشتم
کە کەسانی وەکو دکتۆر بەرهەم بێئومێد نەبن لەوەی کەوا پۆستێکیان لە بەغا پێ بدرێت هەر پۆستێ بێ یان عەمر زەید من ئەو هەر کەس مەرجیە هاوپەیمانی تەسەوڕەکەم ئەو نەرمونیانی کاک عەلی ئەوە بێ ئێستا من وای تەسەوڕەکەم کە ئومێدێکی هەڵچنی بێ لەسەر ئەو وعد و پەیمانانە یان ژێربەژێر لەوانەیە ئەوان گفتوگویەکیان هەبێ لەگەڵ لای پارتی وێچێتیە بەس تا ئەم لەحظەیە ئەمە تەوەشیکردنەوەی خۆمە شیکردنەوەیە زانیاری نییە بە هیچ جۆرێ مەشیکردنەوەی خۆمە لەبەرەوەی هەر ئەبێ کاک عەلی باسەکە ئەڵێ ئەمە هاوکێشەی نێودەوڵەتی تێکەڵە هاوکێشەی عێراقی تێکەڵە هاوکێشەی ئیقلیمی تێکەڵە ڕاستەکە ئەو هاوکێشانە کاتێکی ئەو سەردەمەش تێکەڵ بوو کە جەنابی مام جەلال لێ بوو جەنابی دکتۆر بەرهەم جێگری دووەمی سەرۆکوەزیرانی عێراق بوو دکتۆر ڕۆژنووری شاوەز جێگری ڕێز سەرۆکۆماری عێراق بوو وشیار زێباری وەزیری ناوخۆ وەزیری دارایی وەزیری دەرەوە وەزیری دارایی بوو زۆر پۆستی زۆر گرنگمان لە بەغا بەدەست و بەڵام هیچمان پێ نەکرا ئێستا 16 ئۆکتۆبەر هاتوتە پێشەوە نیوەی زەوی کوردستانمان دۆڕانووە کەرکووکمان دۆڕانووە جەرەولامان دۆڕانووە شنگالمان دۆڕانووە خانەقینمان دۆڕانووە خەریکە کفری و ئەوانش خەونە خەتەرەوە بەهۆی داعشەوە مەسەلەی بیرەنەوتەکانی کەرکووکمان هەمووی دۆڕانووە 2400 شەهیدماندا لەگەڵیان ناتوانیمان داعشیان لەگەڵ تێشێن ئەمانیان هیچی لەبەرچاو نەبوو ئێستا کاک عەلی ئێوێ ئێمە بە 14 کورسیەوە بچینە بەغا بە 14 کورسی کە ئەو 14 احتیمال لەگەڵ بینێوان خۆشیان ڕێنەکەون ئەو 3-4 لایەنەش بچینە بەغا ئێمە چیمان پێکرێ بۆ کورد گریمان 14 کورسیەکەی ئەو باسی مەسائلی دیبلۆماسی و مەسائلی سیاسە و علاقات و جوڵە و ئەوشتانگا کاکە تو جوڵە لەگەڵ ئەبێ کەسێک بکەیت لە تۆ تێبگات تۆ بە مرۆڤ بزانێ ئەوان تۆ بە مرۆڤ نازان مافی ئەوەت نادەنێ کە تۆ لەسەر زەویەکەی خۆش بژیت لەبەرەوە وا تەسەووڕ نەکەی ئینجا کەسێکی وڵاتی ئیقلیمی هەیە ئەوانە جوڵێنێ هەر خۆشیان نین تا لە کوردستان بوون باوەڕیان وا بوو کە ئێمە مرۆڤین و حەقی دەوڵەت بوونیشمانێ بەڵام کاتی ئەچینەوە بەغاوەچنەوە سەر کورسیەکەی خۆیان کاکە ئەوانە لەبیرت چێتەوە لەبەرەوە من هیوادارم کاک عەلی و حیزبەکەی کاک عەلیش و حیزبەکەی منیش هیوا هەڵنەچن لەسەر ئەو قسانەی کە پارتیوێکی تێیکەن پارتیوێکی تەنایانوێ پارتیەکی ئێمە بکەن بچین لەگەڵیانە هاوپەیمانێک دروستکەین ببین بە یەک کوت لە بۆ بەغا من هەموو کات هیوام وا بۆ ئێمە یەک کوت لە بچینە بەغا بەڵام کاتێ تۆ هاتی وەکو پێم وتی کاتێ قاچی منت شکان چۆن لەگەڵ خۆتان بی بۆ بەغا من لەگەڵت نایم تا چاکم نەکەیتەوە کە چاکە کردەوە کاتە لەگەڵ دێم بۆ بەغا لەبەرەوە من داوا لە کاک عەلیەکەم و لە حیزبەکەی کاک عەلی و لە حیزبەکەی خۆم من قسەی خۆمەکەم لێرە مە قسەی زنەوەی گۆڕانی لەوانەیە کاک عەلی قسەی هاوپەیمانی بکە بەس من قسەی عومەر عنایەتەکەم لێرە ئەمە ڕێی بۆ شخصی خۆمە ڕێی بزنەوەی گۆڕان نییە بۆی هەموو خەڵکی کوردستان بزانێ من داوا لە بزنەوەی گۆڕانەکەم کە من بەرشانازیەوە کەسێکی دیارم لە ناو بزنەوەی گۆڕانە ئەندام پەرلەمانی بزنەوەی گۆڕانم داوایان لێ یەکەم تا ئەو مافەمان بۆ نەگەڕێتەوە بە هیچ جۆرێ نەچنە هاوپەیمانێک و لەگەڵ پارتیوێکێتی ئەمە غەڵەتێکە یەک دەنگدەری گۆڕان یەک هەسوڕای بزنەوەی گۆڕان لە ئێمەی قبوڵ ناکات جارێک ئێمە بچینەوە قۆڵ بکەینەوە پێمان وتن کاکە ڕێکەوتن لەگەڵ پارتی مەکەن چون لە ڕێکەوتنیان لەگەڵ کرد لەگەڵ ڕاپارتی تێک چوون هاتنەوە جارێک لەگەڵ ڕێکێتی ڕێکەوتن پێمانتون لەگەڵ یەکێتی ڕێک مەکەون ڕاست ناکەن لەگەڵمانە ڕێکەوتنی دەباشانە ڕێکەوتن سەرنجامی جوڵەیەکی سیاسی کە هەرهەمووی دەرەنجامەکەی بە زیان گەڕایەوە بۆ بزنەوەی گۆڕان لەبەرەوە من جارێکی کە داوا لە بزنەوەی گۆڕانەکەم هەڵەیەکی لەو جۆرە دووبارە نەکاتەوە 5 کورسی خۆمانمان هێناوە زوڵمێک و ستەمێکی گەورەمان لێکراوە ئەو بۆ 5 کورسی خۆمانەوە بچینە بەغا سەربەرزانە زۆر باشتر ئەگەر لەکێلەوەلایەنە هاوپەیمان لەگەڵ خەڵکی عێراق و لایەنە سیاسەکانی عێراق و نوێنەرانی عێراقیش باش دەزانن قورسایی بزنەوەی گۆڕان لە کوردستانە بەس بۆ پێدوای وا باشترەکەوان بایکۆت بکەن ناڵم بایکۆت یاخود بچن بەجیا بەشدار بەشداری بەجار چەند حسەی خۆت چەند هەیە چارە چیە تۆ ستەمێک لێکراوە بۆی خۆشەوە بەڵام ناکرێت تۆ لەگەڵ کەسێکا بچی تۆ ستەم لێکراوە بی لەگەڵ کەسێکا ستەمی لێکردی قۆڵ بکەیتە ناو قۆڵێ بڵێ کاکەوەرە با بچین لە یەکێکەکە بەشکی پێدوای زاڵمن ناکرێت لەگەڵیان بڕۆن بەڵێ ستەمی گەوریان کردووە زاڵمن تا ئەو پەڕی من نەوتیان دزی هیچ کێشەمان نەبوو هەرچیان کرد لە مەعاشیان برین دەریان کردین لە حکوومەت نانێشتینە بەغا هیچ کێشەمان نەبوو هەڵسوڕاوەکانی ئێمەیان لە حکوومەت دەرکرد مەعاشیان برین هیچ کێشەمان نەبوو بەڵام هاتە سەر دەست بۆ دەنگەکانی من بەری یعنی دەنگی ئێمە شەرەفی ئێمەیە کاتێک کەش ئەوان دەنگی دەستیان بۆ شەرەفی ئێمە برد بەڕاستی ئیتر قابلی قبول لێ تۆ جاری کە بچی دەگەڵێنە ئەو پەیمانی سپاس دەکەم کاک عەلی گەمگەڕێم وڵای بەڕێز سەوارت بەوەی کە بەڕێزت وتە دێوە بۆ هەرێمی کوردستان داوای گفتوگۆ دەکەن لەلایەنەکان ئەم گفتوگۆیە چیە بۆ بەغداشەکە وەکو پەیمانی داوای گفتوگۆی بێمەرزستان کردووە دەمەوێت لەسەر ئەوش کاک عومەر باسی کرد دکتۆر بەرهەمی چ خواستێکی بۆ مەسەلەی سەرۆکۆماری هیچ وتوێژێکیش لەوبارەی کراوە ئێوە لەگەڵ لایەنەکان بەڵێ
بەڵێ وەڵام من کۆمەڵێک ئەفم کەشتیش ڕاز دەکەم بە کاک عومەر بۆ چوونەکانم وەک خۆی بکە پێش هەموو شتێک ئەو قسانەی من لێرە وەکو خۆم دەیکەم چکە هاوپەیمانی وتەبێژی فەرمی هەیە موقیفە ڕەسمی دەردەبڕێ بەنسبەت ئەو قسانەی کاک سعدی من نەمبیستووە چی گوتێ بەیاننا بەڵام ئەوە دەڵێم چەندین جار بۆ دکتۆر بەرهەم پێشنیار کراوە لەلایەنی ناوخۆیی و دەرەکیشەوە کە بۆ مۆزوعی پۆستی سەر کۆماری پێشەوەی هاوپەیمانی و دوای هاوپەیمانی پێش انتخاباتەکان و دوای انتخاباتەکانی عراقیش بەڵام تا ئێستا لای دکتۆر بەرهەم نەبووتە بابەت و مەطرح نەبووە ئێمە زۆرتر مەبەستمان ئەولەویەتمان لە انتخاباتەکە ئەوە بووە کە نوێنەرایەتێکی ڕاستەقینەی هەرێمی کوردستان دروست بێت کە بتوانێت بە پرۆگرامێکی بەهێزەوە بە تیمێکی بەهێزەوە لە بەغدا بۆ بەرگریکردن لە مافەکانی خەڵکی کوردستان لەوێ بێ تەنها مەوزوعی سەر کۆماری نەبووتە مەطرح لای ئێمە ئەمە یەک دوو مانای ئەوە نیە دکتۆر بەرهەم شایان نەبێ یانەوە نەبێ بەڵکو شاهدی زۆری دۆست و نیاری بۆ دەدرێ بەس مەوزوعەکە ئەوە نەبوو لای ئێمە یعنی ما ئومێدیش لەسەر قسەی پارتی وەکێتی هەڵناچنین چکە بابەتەکە گەورەتر لە قسەی ئەوان مەوزوعی عێراقی وەکو عەرزم کردن هەر خودی هێزە عێراقیەکانیش نین بەڵکو معادلاتی ئیقلیمی و نێودەوڵەتی تەحەکوم بەو شتانەوە دەکات مەوزوعی دووەم من بە هیچ شێوێک نەمگوتەوە وەرن لەگەڵ پارتی وەکێتی بچین من دەڵێم دەبێت لایەنە ئۆپۆزیسیۆنەکان کە هیوادارم بێکەوە بێ لە بەغدا بن و مشارەکە بکەن لە عێراق مشارەکەکردن لە عێراق و حضور لە بەغدا بۆ ئەوان و بۆ گەلەکەمان و بۆ قەزیێڕەوەکەی گرنگە ئەگەر لە تەنیشتی پارتی وەکێتیەوە لەگەڵوانیش نەبن یعنی چۆن ئەجندەی پارتی وەکێتی هەیە ئەجندەی لایەنە ئۆپۆزیسیۆنەکانی شەبێ زۆر گرنگە بەڵام لە هەمووی گرنگتر ئەوە یعنی وەکو مەبدە بێ فعلا مشارەکە لە بەغدا گرنگە بۆ کورد پارتی وەکێتی بە ئەجندەیەک ئێسام جارە خولە تەمەشا بکەی لایەنەکان هەموویان تەقسیم بوون حتا پارتی وەکێتیش بخوان بێکەوە نەبوون لە بەغدا لە زۆر مواقفی زۆر یعنی تایبەتدا هەمویان دابەشبوونی هەبوو لە نێوانیاندا بەڵام بەڕای من گرنگە لایەنە ئۆپۆزیسیۆنەکان بەیەکەوە بچن لەم قۆناغا و هەندێک مواقفی نیشتیمانی هەیە لە بەغدا شتێکی دیکەیە دەکرێت دوجار کورد هەموو ئەوەی لەسەر بکە مەوزوعی گفتوگۆ ئێمە بۆ بەغدامان نەبووە کە دەڵێن با گفتوگۆیەکی نیشتیمانی دەست بکەین بۆ پرسەکانی کوردستانە بۆ ئەو قەزەیە کە بە هەموومانەیەک دەمانەوێت هەمومان میلەتەکەمان لەو تەنگژەیە دەرباسکەین ئێستا پێویستەوە بە گفتوگۆیەکی فراوانە مەسەن گفتوگۆ بکەین چۆن ڕێگە دەگرین لە تەزویر و گزیکاری لە انتخاباتی داهاتوودا گفتوگۆ بکەین لەسەرەوەی چۆن ڕوبەڕووی گەندەڵی دەبینەوە گفتوگۆ بکەین جۆرێک لە ئیجماعی نیشتیمانی دروستکەین لەسەرەوەی قەواعیدەکانی لوعبەی سیاسی لە کوردستان چۆن دەبن کامەش پێویستی بۆ لایەنە سیاسی جۆرا و جۆرەکان نخبەی کۆمەلگا ئەکادیمیەکان بێنە پێشەوە حێوارێکی نیشتیمانی ناکرێت کۆمەلگا کار بۆ تەقسیمێ بمێنێ ئەو مەوزوعی چوونە بەغدا و شتێکی دیکە لە ناو بابەتەکاندا یەک خاڵی دیکە بڵێم عەفوکە لای ئێمە پارتی وەکێتی بەڕاستی بەڕێی خۆشم دەڵێم بۆ نەزرەی هاوپەیمانیش داوایە پارتی وەکێتی دوژمن نین پارتی وەکێتی بە هەمان شێوە دۆستیش نین بۆ ئێمە بەڵکو هاوڵاتی کوردستانن بەڵام لە سیاسەتدا خەسمی ئێمن ئێمە هەوڵی سەرینەوەیان نادەین بەڵکو وەکو منافسی سەرەکی سیاسی سەیریان دەکەین پێمان وایە بە هەموو مانایەک ئەوانیش لە سیاسەتدان دەکرێت لە هەندێک شتدا جیاواز بین و ململانەی سیاسی بکەین و جەماوەر تەحەکومکە بەڵام ئەوەی ئەو جارە ئەوان لە انتخاباتەکاندا کردویانە ئەوە جەریمەیە و تاوانە و دەبێت قانون قسەی لەسەر کردبەوە بەداخشەوە ناوەڕۆکی قانونەکە شێوەندراوە شتێکی دیکەیە بەڵام هەموو لایەنە سیاسی کوردستانیەکان لای ئێمە خەسمی سیاسین ڕکابەری سیاسین نەک دوژمنن و ئەو نەزرەیەمان نییە کە بەڕاستی بمانەوە خەڵک بسرینەوە ئێمە لەسەر نەزرەیە دروست بووین هاوپەیمانین کە دەمانەوێت هەموو هێزە نیشتیمانیەکان بەیەکەوە کۆ بکەینەوە مەبدەئی هاوپەیمانیەوەیە هەموو هێزەکان هەموو چاکسازی خوازان بە تایبەتی شەوانی خەونی ڕیفۆرمی حەقیقیان هەیە و ئامانجانەوەی ڕیفۆرم کە لە کوردستان بەیەکەوە بن زۆر باشە بۆیە هیوادارم یعنی ئەو قسەیەم بەس بۆ خۆمان نییە بۆ هەموو ئۆپۆزیسیۆنیشمە بەمانای وشە مبادرێک بکە بۆی کوردستان لەو قۆناغە دەربازی بێ بەڵام بۆچی چ جیاوازێکی کێسەیە و بێمەرج داوای گفتوگۆ لە هەموو لایەنەکان دەکەن ناویشاندا حتمما یەکێتی و پارتی بەڵام بۆ بەغدا دەڵێ بابەیەکەوە بڕۆین لێرە غەدرەکە نەکراوە پێ دوایە گفتوگۆ سوودی هەیە لەگەڵ یەکێتی و پارتی لە کوردستان من جارێک تریش ئەوە دەڵێمەوە کاتێک تۆ گفتوگۆی نیشتیمانی دەست پێ دەکەی هەموو لایەنە جۆرا و جۆرەکان دێنی ئەجندە جۆرا و جۆرەکان دێنی هەوڵی دروستکردنی ناوکۆیەکی نیشتیمانی سەر هەندێک پرسی چارە نووساز دەدەی بە دڵنیاییەوە ناکرێت بێ پارتی وەکێتی دەبێت هەموو لایەنەکان و بەشدار بن لەو گفتوگۆیە بابەتی بەغدا بابەتێکی دیکەیە یعنی ئێستا بۆ نمونە ئەگەر بەبێ گفتوگۆ بێ کوردستان بەو تەقسیم بەندیە بمێنێ مانایەک بۆ انتخابات دەمێنێتەوە نەخێر بە دڵنیاییەوە وەزعەکە وەکو ئێستا بێ انتخاباتی داهاتوو بە دڵنیاییەوە و تەزویرەی کراوەتیدا دووبارە دەبێتەوە و بە دڵنیایی شەوەیەک ڕێگا لە بەردەمت دەمێنێ یان بە تو دوو تیژی دۆخەکە دەگۆڕیان تەسلیم دەبی
ڕێگای سێم بەڕاستیەوەی گفتوگۆ بکەین هەموو لایەنە سیاسەکان پێشتر ئۆپۆزیسیۆن لە بینی خۆیدا نخبە بەشدار بێ لایەنە جۆرا و جۆرەکان نەکە پارتی وێچێتی وا چوار لایەنەکەی ئۆپۆزیسیۆن بەڵکو لایەنی دیکەشان خەڵکی دیکەشەیە عاقڵمەند و ڕۆشنبیری زۆرمان هەیە مەبەستمانە گفتوگۆیەکی نیشتیمانی دەست پێ بکەین لە کوردستان کە هیوادارم دەستیش پێ بکات لایەنەکە بگەنە جۆرێک لە نەخشە ڕێگایەک بۆ ئەوەی کوردستان لەو قەیران و ئیشکالێتە زۆر و جۆرا و جۆرانە دەرباسکان کاوە ئامادی پێشووتری بزوتنەوەی گۆڕانیش بووە ئامادی یاوپەیمانیش ئامادی هەموو لایەنەکانیشەکە ئەگەر لە ڕێی گفتوگۆ و دایالۆگ و دیبلۆماسیەتەوە بتوانین چێرەکە کێشەکان چارەسەرکەین ڕێگە زۆر باشتر بێت لە ڕێگاکانی تر. بەڵێ سوپاس دەکەم کاوە مەرگیان سەبارەت بە بێکەوە ڕۆشن بۆ بەغدا و یەکریزی پێ دوای چ کاتێک یەکریزی دروست دەبێ بۆ نمونە پێ دوای یەکریزی سەرەتا لە کوردستانەوە دروست دەبێت بە بنەبەرکردنی گەندەڵی و یاسا سەروەری اینجا دەتوانین بە یەکتیم کورد بڕا بۆ بەغداد؟ من بە هیچ جۆرە باسیەوەم نەکردو ئێمە پارتیوێکی بسڕینەوە من ڵێم ئەو مافی لیان بردوین بمانبنەوە کاتێکیش من دەتوانم یەک ریزی گەڵاوام بکەم کە مافە دزراوەکەم بدەنەوە مەبەستی من سەرەکی منەوەیە ئایا چۆن ئەتوان تازە هەڵبژار نکراوە خۆ ناتوان خێرمان پێ بکەن و سندوقی بە ئەفۆن کورسی پەرلەمان بدەنەوە بە ئێمە لەبەرەوە لەو ڕوانگەیەوە بە هیچ جۆرێ قابلی ئەوە نیە جارێکی ئێمە گفتوگۆەوە هەڵبژار نییەکە و کرا بە ساختە لەبەرەوە باشتر وایە ئەم چوار لایەنە ئۆپۆزیسیۆنە بە بەرنامەی خۆیانەوە بچنە ئەگەر ڕێ بکەون بچنە بەغدا و ئەوانیش بە بەرنامەی خۆیانەوە بچنە بەڵام ئەگەر لە هەرمی کوردستانە هەڵبژاردن کرایەوە جارێکی کە توانیمان هەڵبژاردنێکی پاک و نەزیب بکەین و توانیمان فعلا دەنگەکانی خۆمان ئەو دەنگانی کە هەمانە ئێمە وەری بگرین ئەو کاتە ئەگەر فعلا دەرکەوت کە ئەو دەنگانە دەنگی ئێمە نەبووە ئەو کاتە قسەیش کەمانە بێگەڕاجێکی بەس تا پێ دوای گەندەڵی هەبێ یاسە سەروەر نەبێ قۆڕکاری دەسەڵات هەبێ نەدێشتاوایکەم بەدیدێت لە کوردستان ئەخر نەدێشتەکەم تەواوکە من ویستم ئەوە بڵێ پارتی وێچێتی لە هەرێمی کوردستانە حکومڕانی سەرەکی ئێستاکی تا ئەم لەحزەیە ئێمە لە پەرلەمانی کوردستانین تا ئەم لەحزەیە نازانین نەوت چۆنە فرۆش واریداتی چۆنە خەرج چۆنە صادراتی منوتمان چۆنە بە هیچ جۆرێ من ئەندامی پەرلەمانی کوردستان و ئەندامێکی وەلەوانەیە خەڵکی شاهدی بۆ بدە ئەندامێکی کارای پەرلەمانی کوردستان تا ئەم لەحزەیە ئێمە تا ئێستا نازانین خەرج و داهاتی هەرێمی کوردستان چنێک هیچ جۆرە شەفافێتێک لە حکومڕانێکی ڕەشید لە کوردستانێ ئەگەر توانیان حکومڕانێکی ڕەشید لە دوای هەڵبژاردەکانی ئێستاوە لە دوای ئەم هەڵبژاردنەی کە دێت حکومڕانێکی ڕەشید پیادە بکەن و ئەم لایەنانەی کە خۆیان بەستەم لێکراوەدان رازی بن بەو دەنگانی هەیە و بڵێن کاکە فعلا ئەمە دەنگی ئەم انتخابڕان نەڕێ ئەو کاتە ئەکرێت بیر لەوە بکەیتەوە کە لە بەغداش لەگەڵان چاوەڕێی حکومڕانێکی ڕەشید لەوانە دەکەیت دوای 27 ساڵ وڵی خۆی ناکرێ وەکو کاگە علی باسی کرد ئێمە بێ ئومێد بین بەڵێ ئیتر ئەگەر دزی بێ بەسە ئەگەر تاڵانکردنی کوردستان بێ بەسە ئیتر ئەبێ ئەوانش بیرێ لە خەڵکی کوردستان بکەنەوە بیرێ لە داهاتوی خۆشیان بکەنەوە کە ئەگەر قاسەکانیان پڕ بوو گیرفانیان پڕ بوو ئیتر بەسی بێ کاکە بەڵێ ئەکرێ بەڕێی من ناکرێ بێ ئومێد بین چکە لە ناو پارتیوێکی تشا خەڵکی زۆر باشی تایە خەڵک هەیە کە حتا ڕخنەی لە قیادی پارتیوێکی دیش هەیە ئەوانە ئەکرێ بێنە سەر دەفەی حکوم ئەوانە ئەو دوو حیزبەرن بەڕێوە ئێمە ئەتوانین لەگەڵ ئەوانشتان حتا ئەمانش ئەگەر جارێکم ڕیڤایز و معاملی مراجعێکی خۆیان بکەنەوە بۆنا ئەگەر هاتوو من بۆ ئاڵێم ئەگەر هاتوو لە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانە ئێمەی ئۆپۆزیسیۆن رازی بووین بەو دەنگانی کە هێنین و رازی بن بە پرۆسەکە ئەکرێ بۆ پەیمانی لەگەڵان لە بەغداش سەیەکمان هەبێت. سوپاس دەکەم کاک عەلی کاتمان کەمەوە سەبارەتەوەی ئەمڕۆ و تەبێژی مەکتەبی سیاسی پارتی باسی لەو کرد کە بۆ پێکەنانی حکوومەتی عێراقی ئەوان کار لەسەر هاوسەنگی و تەوافق و شەراکەت دەکەن پێ دوای ئەمە جۆرێک لە دۆڕووی سیاسی پارتی یەکێتی نیە بۆ لە کوردستان قۆڕەکاری دەسەڵات دەکەن لە بەغداد داوای شەراکەت و تەوافق و هاوسەنگی لەلایەنەکان دەکەن. بە دڵنیاییەوە هەمیشە بەداوای لەبوردنەوە قسە دەکەم پارتیوێکێتی سیاسەتێکی دووڕویان هەبووە لە بەغدا داوەشتێکیان کردووە لە کوردستان عکسی ئەوە ئیشان کردووە بەڵێ لە بەغدا داوای دەکەن پەرلەمان ئەکتیڤ لە کوردستان پەرلەمان پاک دەکەن داوا دەکەن لە بەغدا مافیا و پێکاتەکان بە یەکسانی بدرێ لە کوردستان دیارە بەس بۆ خۆیان متەفەرید دەبن بە قەرارات و بابەتە مەسیریەکانەوە ئەمە ئیشکالێت و قسەی زۆر هەڵدەگرێت بەڵام لای من ئەوەی کە گرنگە لایەن ئۆپۆزیسیۆنەکان نخبە خەڵکی چاکسازی خوازی کوردستان بەرچاوڕوونانە پرۆژەیەکی نوێ بخاتە ڕوو کە دەرفەتی ئەوە بدا وەکو دەستپێشخەری خەڵکی کوردستان نەخشەڕەیەک بێ بۆ دامینکردنی مافەکانی خەڵکی کوردستان لەسەر پارتیوێکێتی ڕانەوەستێ هەموو شتێک بخەینەوە سەبەتەی ئەوان دەستپێشخەریەکی خەڵکی کوردستان بێ بە مانای وشە دیار بێ لە عێراقدا ئێمە چیمان دەوێ ئەوە فعلی دەمانەوێت لە ڕێچیەوە مافەکانمان بەدەست بێنیان ئەوەی لە دەستوردا بۆمان هاتوو ممارەسەی بکەیت. بەڵێ دوا پرسیارم ئێستاش پێ دوای ئەم جارش خواستی یەکێتی و پارتیەوەیە کە ئەم جارش لایەنەکان پاشکۆی ئەوان بن بۆ بەغداد بە کورتی بێ سوپاس دەکەم.
نازانم من کارم بە مووقفی ئەوان نییە ئەوەی کە بەلای من گرنگە ئەوەیە لایەنە ئۆپۆزیسیۆنەکان جارێکی تریشەوە دەڵێم وەکو هاوپەیمانیشەوە دەڵێم دەبێت خاوەن دەست پێشخەری تایبەتی خۆمان بین و بە فعلیش تعبیر بێت لە خواستە ڕاستەقینەکانی خەڵکی کوردستان نەبوو بەرژەوەندی حزبی و نەبوو بەرژەوەندی شخصی خواستەکانی خەڵکی کوردستان لە بەغدا بچوک نەکەینەوە. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێزان علی کەریم ئەندامی ئەنجومەنی بەڕێوەبردننی هاوپەیمانی هەروە عومەر عنایەت ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی گۆڕان سوپاس بۆ بنێرانی بەڕێز سوپاس.